ئەمانە ژمارەیەک لە پۆلیسی کۆمپانیای نەوتی باکوورن. وەکو خۆیان دەڵێن نزیکەی 10 ساڵ دەبێت بە گرێبەست دامەزراون و خزمەت دەکەن، بەڵام چەند جارێک داوایان کردووە بکرێن بە هەمەیشەی، وەڵامیان نەدراوەتەوە، بۆیە ناڕەزایی دەردەبڕن. ئێمە پاسەوانی کێڵگەنەوتیەکانی کەرکووشین بە گرێبەست. ئێمە عقدمان کردووە، گرێبەستمان کردووە لەگەڵ وزارەی نەوتە، بەڵام جلوبەرگ و واجبات و ئەرکەکانمان سەر بە وزارەی ناوخۆیە. ئەوە ماوەی تیا هەیە لە 5 ساڵ هەیە، 4 ساڵ هەیە، 7 ساڵ هەیە، 10 ساڵ خزمەتی هەیە. حتا ئێستا هیچ کەسێ خۆی ناکاتە خاوەنمان. ئەمانەوێت لەسەر وزاری نەوت تەزبیت بین، ئەم لە تەگەرەی تێخە، ئەمانەوێت لەسەر ئەو لا تەزبیت بین، ئیتر نازانی هەتا ئیسە یەکلایی نەبووتەوە. کاکە ئێمە داوای حەق و حقوقی خۆمان نەکەین. ئێمە 10 ساڵە عەقدین لەم شەریکی نەوتیان، نە وەزارەتی داخلی نە وەزارەتی نەوت، کەسی نامان کا بە ڕسمی. ئێمەش داوای حەقی خۆمان نەکەین، دەوامان عینی دەوامی ڕسمیەکان. ئەو 1.5 ملیۆن وەرەگەی ئێمە 600,000 وەرەگرین. ئەمە خوا قبوڵ ناکەشتیوە. دوای ئەوەش دەوامان ئینزارە شوملمانەکە، هەموو شتێکمان لە ڕووی ڕسمیەکانەوە چی بە ڕسمیەکان بوترێ بە ئێمە زووتراوە. ئێمە هیچ شتێک ئێمەش مزارێکمان کردووە ڕاستەکەی حەقمان ئەوێت. وەڵی ئەمە لە دوێنێەوە لە پێرەوە لە پارێزگاکانی خواروی بەغاوە خواروی عێراقەوە هەمویان بەردەوام لە خۆپیشاندان بۆ ئەم داواکاریانەی ئێمە هەمومان گشتگیرین و واز نایەنین لە داواکارێکەمان. چیمانێ ئێمە تیامانە چەندین ساڵە هەیە تەمەنی تەجاوزی کردووە حتا تەزبیتش ناکرێت. ینی گوناحیەوە چییە؟ هەموو ئێمە شەمانەی وامان بەسەرنەیە داوای داواکاری تەزبیت بوونی خۆمانەکەین لەسەر چ وەزارەتی نەوت بێیان لەسەر وەزارەتی داخلیە بێ، یانی بە مافێکی شەرعی خۆمان ێزانی. ژمارەیەم پۆلیسانەی کۆمپانیای نەوتی باکوور 522 پۆلیسەوە زۆربەیان کوردن، موچەیان لە سەر وەزارەتی نەوتە و فەرمان و دەوامیان سەر بە وەزارەتی ناوخۆی عێراقا. نوێنەری ئەو پۆلیسانە کە لەگەڵ بەڕێوەبەری کۆمپانیای نەوتی باکوور کۆبوونەتەوە دەڵێت بەڵێنیان پێداون بە دوواداچوون بۆ کێشەکانیان بکەن. کابرای مدیر هەیەی شەریکەی نەوت دەرچووە دەرەوە، برمانێژوو لەگەڵ خۆی معاناتمانی نووسی لەگەڵ مەتاڵبمان ئێمە تەزبیتە لەسەر وزارەی نەوت یان لەسەر وزارەی داخلی. ئەو زەلامەوت ئێمە ڕەفیەکەین بۆ وزارەی نەوت و چاڕێ جوابی ئەوانەکەیم زای چیما بێڵێنەوە. ئێمە هیچ شتێکمان نایە لێیان بەس مەتاڵبمانەوەی تەزبیتە، هەمومان کەس مناڵ فەقیرین و خاوەن ماڵ و مناڵین و هەمووان شەهادەمان هەیە. تەزبیت لایەمانە ئێمە دین بۆ شەریکەی نەوتە لێ ئێوە ئایدێ منین ئاید داخلین، ئەچینە داخلی لێ ئێوە ئایدێ منیش ئاید شەریکەی نەوتین. یعنی لەو ناڕاستی ئێمە گوم بووینە بەڕاستی هیلاک بووینەوە 10 ساڵە ئێمە عەقدین، یعنی هەتاکەی عەقد. لە کاتی هاتنی داعش بۆ سنووری کەرکووک بەشێکی زۆر لەو پۆلیسانەی کە پاسەوانی بۆری و بیرەنەوتیەکانی کەرکووکیان دەکرد هەڵاتن یان وازیان هێنا. ئەم پۆلیسانە دەڵێن ئێمە لە شەڕی داعشدا بۆری و بیرەنەوتیەکانی کەرکووکمان پاراست، بۆیە ئێستاش بە مافی خۆمانی دەزانین لە گرێبەستەوە بکرێن بە هەمیشەیی. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.